بینەرانی خۆشەویست دڵخۆشین لێرە پەیتا هاوڵاتیان ڕۆکەن ئێرە بۆەوەی کە هاوکارەکانی خۆیان بگێنن دوو هاوڵاتی خۆشەویستم لایە کاتونەتە ئێرە کۆمەڵک پێما بێ بەتانیان هێناوە لەگەڵ خۆیانە سڵاوتان لەبێ خۆ بەخێر بێن چۆن زانیتان ئەم کەمپینە هەیە چۆن هاتن بەدەنگ ئەم کەمپینەوە وەڵای ئەوەی ڕاستی بێ ئێمە کە جەنابتماندیە کە بەلاقەوت دەرکرد دڵڕێی تەلەڤیزیۆنی کورساتەوە سوپاسی خواکەین و یەکڕێی کوردساتیش کە جەنابتانن بەڕاستی شتێکی خۆش بوو یعنی دڵتەجێنە ئەم وەزعەکە ئەم خەڵقە بەسەری هاتووە ئێمە داواش لەو کەسانەکەینەکە بفەرمونون بێنە ئێرە و یارمەتی خەڵق بن و خەڵقیش لەو نەهامەتی ڕزگاری بێ و زۆر زۆر سپاسی دایری کارەباش و حکوومەتی هەرێمی کوردستان و کورساتی ژەکەین ئەکە ئەمدا چەند ڕۆژە ئیحتیمان بە کارەبا بن چوچێکم بەڕاستی خەڵق ئاگای لە وەزعەکە نییە بەڕاستی داوای ئەم وڵاتیەوەی کارەبا هەبێ بۆی بمان بینن ئێمە بە هەوەی کارەباکەەوە نەبووە ئێمە جەنابتەوان نادی بەلاغەکەشمان بینی بەڕاستی یعنی ئێستا شتێکی زۆر زۆر چاکە گەر یارمەتی و خەڵق بن خەڵقی کە کارەبا هەبێ ئەم چەند ڕۆژە خەڵقیکە وەزعەکە بینێ و کورساتە بینێ و کەناڵەکانی کەشە بینێ کە یارمەتی ئەو خەڵقە بن و سوپاسی ئێوەژەکەین ماڵتان ناوە بێ خوا لە ئێمەتان نەسێنێ ماڵی ئێوە بێ یاخۆ بەخێر بن مامە گیان تۆ پێم بڵێ تۆ باوکی بۆ خۆ ئەو دیمەنە تراژیدیانە ئەبینیت هەستت چییە چی داوایەک لە خەڵکەکەی بێن بەدەنگ ئەم کەمپینەوە بە شتێکی بچووکی من کە تەلەڤیزیۆنەکە دەست دەکەمە گریان بەڕاستی یعنی حەزەکەم هەموو خەڵقی کوردستان بێتە ئەم جێگایە بە ئارزوی خۆ بە دڵی خۆی چی خوا پێی یاوە بێنێ بۆ بینێرین بۆ ئەو فەقیر وەژارە بۆێ زۆر سپاسانەکەی زۆر بەخێر بن سەرتان ساغ بێ بەخێر زۆر بەخێر بۆ بێڵێ لەگەڵ ئێوەیە دەستان خۆش بێ دووارە و سێبارە داوا لە دایرەی کارەباکەین یارمەتی و خەڵقە بام چەند ڕۆژە بەشێکم ئەو خەڵقە ئەم بەرنامەی ئەو بدینێت و بێ یارمەتیەکان کۆکاتەوە زۆر زۆر بەخێر بن عەزیزتان کێشە مامە گیان بەخێر بیت بێوەی خوا بەخێر بیت کاکە من داوا لە ئەم خەڵکەیەکەم بێن بەهانای ئەو فەقیر و فەقیراتانەوە هەموو لەو بینابەردانە ئیگریان خواردووە زۆر بژێر گەڵ کەوتون وەڵای زۆر خێرە ئەم خەڵکەی کە بێ بە پانای ئەم خەڵکەوە خێر چەند ئارامیت پێ بەخشێ چەند خۆشە زۆر خۆشە دڵڕە تۆ هەستە چییە هاتم ئەوەیە دڵم زۆر ڕەحەتە کەوا هاتم بۆ ئێرە ئیشەڵڵا بە ئیدنی خوا ئەو دەلامە ئەوە و برینداران ئیشەڵڵا سەلامەت دەبن شەمامە گیان یەک پرسیاری تر خەڵکێک هەیە ئێستا ئەم ڕۆزانین ئێمەش گلەیمان هەیە هەمومان گلەی کارەبامان هەیە گلەی نەبوونینەوەتمان هەیە زۆر بابەتمان هەیە ئەمڕۆ ئەو گلەیانە چۆن وا بکەین بەلای نین بین هاوکاری بکەین مناڵەکان پێویستیان پێیان وەڵڵای قوربانجان ئێمە هەموو کە پێویستی بە نەوتە ئێستا نەون نییە پارە نییە هیچ شتێک نییە کاتبی نییە ئەمایان شتێکی ترە و مرۆڤ دۆستی ئەم ڕۆژ ئەمە دۆستێ و شتێکی کەرە ئەڵا کارە باش پێویستی ئەم خەڵکە پێویستی بە کارەبایە پێویستی بە کارەبایە زۆر بە نەوتە بە کارەبایە شوێن زۆر هەیە کارەبای نییە تۆ لە چۆ ئەم بانگەوازت بینی و هاتی بەکانی پیکە سەیری تەلەڤیزیۆنم کرد ئێتر هاتم و بۆ ئێرە و هاوکاری چێ لەو باوکانی ترەوە کوتۆن بێن بەدەنگ ئەم کەمپینەوە زیاتر هاوکار من داوا لە هەموو کەس دەکەم بێن بۆ ئەم شوێنە شت بێنن بۆ فەقیر و فەقیراتە هەموو شتێکیان بۆ بێن گوناحن زۆر گوناحن بەخوای خوا بەخێر بە قوربان بێوەی زۆر بەخێر بێ بەخێر بێ سەر چاو لەشی تۆ ساق بەڵە خۆشویستانەوە پەیامی و هاوڵاتیانەیە کە دێنە ئێرە پەیتا ڕوودەکەن ئێرە دڵمان خۆشە تێ کەمپینەکە وردە گەرموگوڕی زیاتر بەخوا بینێ ژنان مناڵان پیاوان مناڵەکانتان بێنن فێری بەخشی نامکەن شت دەنە دەستیانەوە بۆی بتوانن هاوکار بن لە گاندنی کۆمەک و هاوکاریەکانی خۆیان بەخشین مرۆڤ گەورە دەکات مرۆڤ دڵخۆش دەکات مرۆڤ وا لێ دەکات کە هەست بە ئارامی بکات وەکو بینیتان ئەو مامەی پێشووتر باسی کردوتی چەند دڵخۆشم چەند ئارامم کە دەبەخشم ئەمە دیمەنە جوانەکانی شاری سلێمانیە کە بینین پەیتا ڕوودەکەن ئێرە و ئەو کەلوپەل و پێداویستیانی کە هەیەە ئەینێرنە ئێرە و لە کەمپینەکە دێبەخشن بۆ ژنان بەڕاستی دایکان ڕۆڵێکی بەرچاوێنێ لەم کەمپینە خاتون گیان زۆر بەخێر بێ تۆ بۆ خۆت دایکی خانمی پێداویستی دایکانە و خانمانە چییە کە لێرەوە داوا لە دایکان و باوکان بکەی کە بیگەن ئەم کەمپینە پێداویستەکان زۆرن من بۆ خۆم ئێستا چووم مەسەن لە پێداویستی ژنانە مناڵانە پاکردەوە ینی ئەو شتانی کە پێویستە جایدان خواردن و بەتانی مناڵ و بەتانی گەورەش ئیتر هەموو پێویستەکان زۆرن هەر یەکەمان نەتوانین لە شوێنی خۆمانەوە بە کەمترین
بەشداری بوون تا گەورەترین بەخشین کەم ناکە بەپێی توانە هەرکەس بەپێی توانە ئەتوانێت لە کەمترینەوە تا زۆرترین بتوانێت ببەخشێت هاوکاری براکانمان بکەین ئێمەش لەوانەیە ڕۆژێ ئێمەش تووشی و حاڵەتە بین بە هەمان شێوە هاوکاری بکرێنەوە. من هەمیشە ئەو کەسانی کە دێنێرا بەخشنەوە پرسیارم لیان کردو ئەڵێم گلەیمان زۆرە ئیتر ئێمە خۆشمان کۆمەڵێک کێشە و گرفتێ لە کۆمەلگە ئێمەدابوونیە بەڵام ئەمڕۆ ڕۆژی و گلەیانەیە کە براکانمان لە ژێردار و بەردوو پێویستە بە هاوکاری خێر بە پێچەوانەوە ئەمڕۆ بێ زیاتر هاوکاری بکەین چکە بڕوا ناکەم هیچ ئەو بارقورسیە بێ بۆ سەرشانمانەوە هاوکاریە زۆر بەس پامێکیشم حکوومەتی هەرێمی کوردستان بەڕاستی چکە لەم ڕۆژانەیە خەڵک ترسێکی زۆر لە دڵی نیشتووە ئەوانەی لەکە لە پرۆژەی نیشتە جێبوونەکانان بە تایبەتی با پێداچوونەوەی بکبەوە ئەگەر خوانە خواستە حاڵەتێکی وا ڕووباتەوە مەسەرەن ئەو زەرمەندە نەبین کەوکوانە زەرمون چکە زۆربەی زۆری پرۆژەکان کە تووشی ئەو حاڵتانە بن زۆردر گەندەڵی تایە. ئەومان هەیە بەخێر بێ لەش ساق بێ بێگومان ئەمە ئەرکی حکوومەتە کە بەدواتاچون بۆ ئەو یەکە نیشتە جێبوونانە بکبزانە پێوەری بوومەلەرزەی چۆنە و چۆن نییە و خۆشەویستان بوومەلەرزە پێشببینی بۆ ناکرێت واتە جێگەی دڵە ڕاوچێ نییە کەسانێک ئەگە لێرە و لەوێ ترسێک دڵە ڕاوچەیەک لە دڵیانداها بێ و پیانوا بێت کە ئیتر بوومەلەرزەی تر ڕوودەداتەوە هەموو شتێک کاری خوایە و هەر شتێکیش لای خۆەوە بێت مرۆڤ دەبێت بە ئەو پەڕی خۆشحاڵیەوە پێشوازی لە بکات. ئەمڕۆ براکانمان لە باکوور و ڕۆژئاوا و ڕۆژهڵاتی کوردستان پێویستیان بەدەستی هاوکارەکانی ئێوەیە تکاتان لەکەی نەگەرێمە بینین ئێستا لە شاشەی کورساتەوە بە بڕەپارەیەکی بچووک وەرە بەشدار بە پارە پلەی یەکەمە لە وەرگرتنی ئەو پێداویستانی کە ئێمە داواتان لە یەکن بیگەێنە دەستمان خۆشببختین هەتا دێت ئۆتۆمبیلەکان کاروانی ئەو ئۆتۆمبیلانی کە دێنە ئێرە ئەگەر هاوکارم بتوانێت کاکسۆران دیمەنەکان بگوازێتەوە هەندێک هاوڵاتی تریش دێنە ئێرە پێداویستەکانی خۆیان ئەگەێنە ئێرە و دەیانەوێت ئەو هاوکاری و هاوخەمی خۆیان بە هاوکاریکردنی ڕۆڵە و براو خوشک و کەسوکاریان لە بەشەکانی تری کوردستان ببەخشن. دڵخۆشم کابینم بەتانی تایە خێمەی تایە بەتانی مناڵانی تایە کە کەسانێک دێنە ئێرە بەخشینەکانی خۆیان دەبەخشن هاوکارەکانی خۆیان دەبەخشن. بۆ ئێمە زۆر گرنگە دووپاتی دەکەمەوە خۆشەویستان شیر مەهێنن لەبەرەوەی شیر تەنها شیرینی دۆر ڕێگە پێدراوە کە گەورەش دەتوانێت بیخوا لەبەرەوەی بەپێی سنوور و هەندێک یاسا هەیە کە شیر ناتوانرێت بنێردێتە وڵاتی تورکیا و سووریا و هەندێک وڵاتی تر ئەوەی کە زۆر گرنگە بۆ ئێمە کە بێتە کەمپینەکە بە پلەی یەک پارەیە لە 250 دیار مەتر سەوی بەخشە واتە شەرم مەکە بڵێ من ئەگەر بێم بڕەپارێکی کەمیش بێت بیبەخشم پێچێت کە جێگەی شەرم بە شەرم نییە هاوکاریە و گەورەی تۆ دەرەخەتکردیتە ئەم کەمپینە بەشدار دەبی بە تەنها 250 دینار کە بەخشین لە ڕوانگەی ئاینی پیرۆزی ئیسلامەوە خۆتان دەزانن خێرەکەی چییە. مامۆستایانی ئاینی ئەگەر ئێمە دەبینن ئێمە دەبیستن ئەگەر ئێمە لە پیجی کورساتۆ دەبینن با بێنە ئێرە پەیامی بانگەوازی ئاینی پیرۆزی ئیسلام و کاری چاکە و کاری خێرخوازی و بەخشین خۆیان دەزانن کە یەکێکە لە ئەرکارە جوانەکانی ئاینی پیرۆزی ئیسلام بۆ هەموو ئاین و ئاینزاکان بێ جیاوازی ئەمە کەمپینی ئەوانە خۆشببختین هەتا دێت هەر کاروانی ئۆتۆمبیلەکان دێنە نێو بینای مۆزەخانەی نیشتیمانی ئەمنە سوورەکە و هاوکارەکانی خۆیان دەهێنە نێو کەمپینی کۆکردنەوەی هاوکاری بۆ براکانمان لە باکوور و ڕۆژئاوا و خۆرهەڵاتی کوردستان بەتانی خێمە پێداویستی ژنان پێداویستی مناڵان شیرینی دۆ بە دڵنیاییەوە شروب بابەتی برین پێچی واتە بابەتی فریاگوزاریە سەرەتایەکان بۆ منە لە فافە ئەو پێداویستیانی ترە باندجە هەر هەمووانە کە پێویستن لە هەمووشی گرنگتر ئەو پێداویستانن کە پێداویستی خاوەن پێداویستی بن چۆنی بە قوربان ماڵە چۆنبانم چیتان هێنا لەگە خۆتان وڵی چەند شتێکی پێداویستی سەرەتایی بۆ مناڵ کە وەکو یعنی ئەو شتانی کە ئەبێتە هۆی ئەوەی مناڵەکان لە نەخۆشی بپارێزێ وەکو بەتانی و دایبی مناڵان کەوانە پێداویستێکی سەرەتاییەوە داواکار لەو خەڵکاکەم بێن بە شتێکی کەمیش بێتوان هاوکاریەکەن لەبەری لە کۆتای هەرەوانەمان بۆ بێنێتەوە کوردەکان ناتوانین پێش بە وڵاتی کەڕەکانی شە بڵێ
ئەگەداریان کەرەوە بڵێ ئەم کەمپینە هەیەکی 1000 دیناریش بێ کۆیکەنەوە بێ ئەرەوەڵا هیوادارم هەر کەسێ بتوانێت بە بڕێکی کەمیش بێ بتوانێت هاوکاریەک بکە قوربانم خۆ بەخێر بن سەر چاو نمونەتان زۆر بێ دایگیان بەخێر بیت چۆنیت بە قوربان ئەحواڵە چۆنە با ڕوو بکەین ئەم کامێرەیە کەمپینەکە لە چۆ بینی تا چەند دڵخۆشی کام ڕۆهاتووی بەشداری لە ئەم خێرە گەورەیە وەڵا لە تەلەڤیزیۆنەوە بینیم اینجا یاخوا دەستی کورسات خۆش بێ کە دایما هەڵەسێ بەم ئیشە جوانە هیوادارم هەموو ماڵێک بتوانێت بە پێی پێویست و مەک بێنێت بۆ ئێرە چونکە تەنیا کورد فریای کوردەکەوێت نام خۆش تەنها کورد فریای کوردەکەوێت تۆ بۆ خۆت دایکی تۆ بۆ خۆ ژنی ژن دایک پێویستی چی هەیە لەم کاتی لێ قەمانەیە کە مناڵ لەژێر دار و پەردووە مناڵ ئاوارە بووە مناڵ ژن ئاوارە بووە شوێن نییە بۆمانەوەیان ئەو پێداویستانی کە تۆکو دایکێک پێم خۆشە لێرە داوا بکەی لەو دایکانی کە ئەدبینن بۆی بە دەنگ تاواکارێکی تۆشەوە وەڵام باوانەکەم هەموو شتێک زەرورە هەموو شتێک پێویستە وەکو جلوبەرێک وەکو ئاگر زۆپاوشت دابی شیر خواردەمەنی زەخیرە هەموو شتێک پێویستە لەم کاتەیە قوربانە بم چاوتان ساغ بێ زۆر هەر کوردی دەتوانێت فریای کوردکەوێ یاخوا سەرکەوتو بن بەخوا لە ئێوارە دوعای خێرتان بۆکەم ئێمەش دوعای بەخێر بۆ هەموو ئەواناکەین کە وەکو تۆ دێننی ئەم کەمپینە و بەشدار دەبن و من بەشێکی زۆر لە کەسایەتی دیارەکانیش دەبینم هونەرمەندانیش دەبینم کە دێنە ئێرە بەشداری کەمپینەکان ئێمە چاوەڕوانی دەستی ئێوەین لێرەین وەستاوین لە بینای مۆزەخانی نیشتیمانی ئەم نەسوورەکە چاوەڕوانی ئەوەی ئەم کەمپینە تا درەنگانێکی شەو بەردەوامە فریا بکەون وەرنە ئێرە ئەمڕۆ دەمانەوێت بێگومان دەمانەوێت تارگێتێک ئامانجێک بپێچین ڕێژەیەکی باش لە کۆمەک و هاوکاری کۆبکەن و هونەرمەندانیش لێرن یەکێک لە هونەرمەندە دیارانی کە چەند ساڵێکە لە نێو فیلم و درامای کوردیا دەبینم مامۆستاگیان زۆر بەخێربی خۆشبەختم ئەم ڕۆهاتوویت ئێرە پێم بڵێ وەکو هونەرمەند هەستت چی ئەم ڕۆهاتووی کۆمەک و هاوکاری خۆتت گەیاندووە بۆ پەیامیشت بۆ هونەرمەندە هاوڕێکانت چی وەکو کوردێتی ئێمڕۆ ڕۆژی پیاوەتی و ڕۆژی هیمەتە هەرچ کەسێ بتوانێت لە شوێنی خۆیەوە ئەگەر تەنها بە جووتێک گۆرەوی بێ بە کڵاوێک بێ دەرویەک لە برا کوردەکانمان بکاتەوە من لە ماڵەوە شتێکم هەیە زیایە لێم پێویستم نییە بابینێرم جێ بگرێ بۆ ئەوان و داوا لە هەموو هونەرمەندان لە هەموو کوردێکی دڵسۆز لە هەموو ئینسانێکی بە شەرەفەکەم ئەوەی لە ئیمکانیەتایەتی بابێت ئیمڕۆ ڕۆژی هاوکاریکردنە و یارمەتی براکانمان بین ئەم پرسیارە چەند بارە ئەەکەمەوە یعنی هەندێک گلەی و گازندە هەیە و ئێستا ژیانمان قورسە و نەوت نییە و موچە نییە و هەموو نیە بەڵام ئەمڕۆ مناڵ دەبین لە ژەدار و پەردوایە ژن دەبینین پیاو دەبینین هەموو چین و تۆژەکان براکانمان دەبینین ئەمڕۆ ڕۆژی گلەیە ئەمڕۆ دەتوانین بکەینە یعنی دەتوانین و تۆ داوات لە هاوڵاتیانەوە بێ ئەمڕۆ تۆزە گلەیەکان وەلا بنین و ئێمە گلەیمان لە گروپێک هەیە بەڵام ئەمە کێشەی میلەتێکە تێ ئەگەی کێشەی میلەتێکە من لە ماڵەوە ئێستا بە خێزانەکەم بوون تۆم عەلە لە قەڵێمە لە ژێر سەقفێکین باران لێمانە بەڵام ئەوتایی بینی مناڵێکی ساوە ئافرەتێک کچێک پیاوێکی پیر ڕوتە لە ناو بەفرەکایە باران بەسەرایەتە خوارەوە من ئەگەر ئەو چاکەتەی بەری خۆم دابکەم بیەم ئەو گەرم بێتەوە بیکاتە بەری وازام زۆر باشتر لەوەی من لە ماڵەوە دایبینێم زۆر سپاس گەشتان چاک هونەرمەندانیش لەگەڵماندان دەستە خۆش بە زۆر سپاس بێمە بە یەکەم هونەرمەند کە بەشدار بوو لەم کەمپینەدا و وەکو دەشی بینین لە پشتی منەوە پەیتا هاوڵاتیان دێنە ئێرە کۆمەک و هاوکارەکانی خۆیان دەگەێنن و دەیانەوێت ئەو خزمەتە دیارەوەی کە لێرە ئەیبینم بەڕاستی جێگەی دڵخۆشیە حەزەکەم باسی کەم برنج ڕۆن ئەو پێداویستانی کە سەیری کەن سەیری ماوەی بەسەرچوونەکەی بکەن بە ئەوانە بن کە پێویستن ئەوانە بن کە خۆت لە ژیاندا بەکاری دەهێنی لە ماڵەوە مەڵێ هەندێک شەڕکەم هەیە با بچم بیبم بۆم کەمپینە چونکە خێر یەکێک لە بنەماکانی خێرکردن ئەوەیە کە تۆ ئەو شتی کە بۆ خۆت بەکاری دەینی دەبێت ئەوە ببەخشیت لەبەرەوە پێمان خۆشە ینی خۆشحاڵینەوەی کە تا ئێستا بینیمانە هاوڵاتیان ئەمنیەتیان هەیە ئەمە ئەو پەڕی جێگەی دڵخۆشی ئەمەیەوەکو دەستگای میدیای کورسات کە ئەبینین هاوڵاتیان ڕوەکەنە ئێرە و پەیتا کۆمەک و هاوکارەکان کاتی بەرەو نیوەڕۆ ئەچین ئەزانم بەشێکی زۆر لەوانی کە نزا و پاڕاوانە دەکەن و نوێژ دەکەن بۆ نیوەڕۆی واداری نزاکانیان با بڵێن بکاتە جێگەی خۆی نزا بکەن بۆ هەمووانی کە بریندارن ئێستا
لەژێر دار و پەردووی بینا ڕووخاوەکاندان چاوەڕوانی ئەم کۆمەک هاوکارانن کە ئێستا ئێوە دەیگەێنە ئێرە و دەتانێت بگاتە جێگەی خۆی. ئەمڕۆ دەمانەوێت ژمارەیەکی پیاوانەی لە کۆکردنەوەی کۆمەک هاوکاری دڵخۆشین کە پێشتر چەند سارمایهدارێک مەلایەسین باسی کردوتی بڕەپارەیەک هاتوو بۆ کەمپینەکە کە جێگەی ئومێدی ئێمەیەک، بەڵام هێشتا ماومانە سەرمایهدارەکانی تریش دەمانێت بێنە ئێرە، بازرگانە خۆشەویستەکان، دوکاندارە بەڕێزەکان، ئەو کەسانی کە دێنە لاتەن داوای ئەوواکەن کە شتومەک بکڕن هاوکاریان بن. قەیچێکە ئەگەر کەسێک بایدە هزارە کرێت تۆش بۆ خێری خۆت پێنجی بخەرە سەر، ئەمە دەگاتە جێی خۆی، دڵنیاتانەکەمەوە دەگاتە جێی خۆی. دوو گەنج دەبینم پێما بێ لە دەرەوە شتەکانیانداوە، بەڵام زۆپا و علادینیشان ناردووە کە ئەمانش بە خۆشان هەر گرنگن. من لێرە ئاچمە لای هاوکارم لانە ئەگەر بێتە ئێرە بۆی بتوانین بەردەوام بین لەگەڵتانەوەی وەکو تیمی کورسات بەردەوام دەمانێت ئەم گۆڕانکاریە بکەین. لانە دێمە لای تۆ بەرنامە لای توێ و دەست پێ بکەم. دەستە خۆش بە ئاری، سوپاس بۆ تۆ. بەڵێ وەکو ئێوەی خۆشەویستەزانن ئێمە ئەمڕۆ ڕۆژانی دواتریش لە مۆزەخانەی نیشتیمانی ئەمنە سوورەکەین، لێرەین چاوەڕێی ئەو هاوکاریانەکەین کە ئێوەی ئازیز ئێگەێنە دەستمان و بۆی بگات بە خوشکوبراکانمان لە باکوور و ڕۆژئاوای کوردستان و سووریا. ئەزانین بەهۆی ئەو بوومەلەرزەی کە دوێنێ لە بەرەبەیانی دوێنەیە ئەو بوومەلەرزەی ڕۆیە ژمارەیەکی زۆر لە قوربانی لێکەوتەوە و هەروە ژمارەیەکی زۆر برینداری شەیە، هەتاوەکو ئێستاش ئامارەکان چرکە بە چرکە ساد بە ساد ئامارەکان ڕوو لە زیادبوونە بەداخەوە. بۆیە ئێمە وەکو دەستگای میدیای کورسات لە سۆنگی بەرپرسیارەتیمانەوە بەرامبەر بە ئەو ڕوودا و کارەساتانی کە لە هەر چوار پارچەی کوردستانە ڕووبات، کورسات دڵی لای ئەو شوێنەیە. بۆیە ئێمەش لەگەڵ دەستگای میدیای کورسات بە هاوبەشی لەگەڵ ڕێکخراوی CDO منداڵپارێزی کوردستان و هەروە سەرمایەداران و ژووری بازرگانی سلێمانی و ژمارەیەکی زۆر لە ڕێکخراوەکانی تر کەمپینی هاوخەمتانین لەگەڵتانە بەردەوامە. بۆیە مامەگیان سڵاو لێبێ. بەڕێزت ئەمڕۆ هاتووی بەشداری کەمپینی هاوخەمتانین، لێرە بەشداری ئەم کەمپینەت کردووە. پێم بڵێ لەکوێ کەمپینەکە دوینی چی وای لێ کردی کە بەشداری؟ هەر بە تەلەڤیزیۆن بینیمانە کەمپینەکە، ئیتر یعنی بەشداریکردنەکەمان پێویستە، زۆر زەرورە. مامەگیان ڕۆژانێک بۆ ئێمە وەکو گەلی کورد کۆژان و مێنەتی زۆرمان بەسەر هاتووە، نەهامەتی زۆرمان بینیوە، چاوەڕێی دەستی هاوکاری وڵاتانی دەرەوە بووین. چەندە گرنگە ئێمە ئێستا هاوکاری وڵاتانی تر بین کە ئەوان پێویستیان بە ئێمە؟ وەڵاهی زۆر پێویستە ئێمە ئەگەر خۆمان لە دەمی خۆمان و ماڵ و مناڵمان بگرینەوە بەشداری ئەم کەمپینە بکەین. دەست و چاو خۆش بێ. سوپاس بۆ ئەو هەڵوێستە جوانە و ماندوو نەبی. سوپاس دەکەین ئێمە ئەوەی کە بینیتان ئەو هاوڵاتی ئازیزە بوو کە توانیوێتی هاوکارەکانی خۆی بگەێنێتە کەمپینی هاوخەمتانین. ئەو لێرە بەشداری کردووە بە هەر بابەتێک بێت تۆ توانی بەشداری کەمپینی هاوخەمتانین بکەین ئەو تا ئەیبینین پەیتیا ئەوەی جێ خۆشحاڵەیە هاوڵاتیان لێ نزیکەوە یەن کەلوپەل و پێداویستی هاوکارەکانیان هێنن. بابێم لایەن بەڕێزە سڵاو لەبێ ئەم بەڕێزەژێکێکە لە هونەرمەندانەی کە بەشداری کردووە لەم کەمپینی هاوخەمتانین. پێم بڵێ چی وای لێ کردی کە بەشداری ئەم کەمپینە بکەین؟ بەڕاستی کارە ساتەکە ئەوەنە گەورەیە، یعنی ناتوانانی خۆ بگری. جا من هەست بە مەعاناتی ئەو خەڵقاکەم چکە خۆشم ئەوشانم بەسەر هاتووە. ڕۆژانێک بۆ ئێمە وەکو گەلی کورد پێویستمان بە هاوکاری وڵاتانی دەرەوە بۆ ئێستا گرنگە کە ئێمە هاوکاری هەر شتێک لە دەسەڵاتمانە بێ بگەێنینە دەستیەوان. وایە بە دڵنیایەوە بێ وا بکەین وە بێ داواکەم لە هەموو کەس لە هەموو هونەرمەندان یعنی بەدەنگەم کەمپینەوە بێن، چکە بەڕاستی کارە ساتەکە قورسە. ئێستا تایەتی جەرجی سوتاوە، تایەتی مناڵی لە ژێرە و دار و پەردووە ئەبێت چەند گوناح بنانی. ڕاستە ئێمە هەر بە بینینی دیمەنەکان یعنی ناخمانە هەژێ، یعنی ڕەنگە زۆر بەمان نەتوانین سری دیمەنەکانیش بکەن. اینجا ئەگەر خۆمان بخەینە ئەو شوێنە ئەبێت چۆن بێ. تۆکو هونەرمەندێک چ داواکاریەک تێ لە هونەرمەندان؟ وڵای چەندها وەیە کە بەدەنگ کەمپینەکەەوە بێت دەسەڵات نییە. دەستە خۆش بە. سوپاس بۆ تۆ فەرموو تۆ توانی هاوکارەکانت بگەێنی. خۆشەویستان ژمارەیەکی تر لە هاوڵاتیان هاتوون بەشداری کەمپینەکەیان کردووە، کەلوپەل و پێداویستیەکانیان گایەنۆتە ئێرە. سڵاوتان لێبێ، لەشتان ساغ بێ، زۆر باشە بێگومان هاوڵاتیان
بە هەر بابەتێک بێ بە هەر شتێک بێ کە لە دەسەڵاتی خۆیان نابێ ئەوانیان بەشداری ئەم کەمپینی هاوخەمتانین بەشداری کەمپینەکەکەن و پێداویستەکانیان ئەگەێنە ئێرە وەکو پێشتیش لە بەشەکانی ترا باسمان لێوە کردووە ئێمە وەکو گەلی کورد کۆژان و مێنەتی زۆرمان بەسەر هاتووە ڕەنگە ڕۆژانێک بێت ئێمەی کورد لەم پارچەی کوردستان پێویستمان بە هاوکاری بەشێکی تری کوردستان بوو بێت بۆی کە هاوکاری بگەێنێتە دەستی ئێمە لە کاتێکا کە هاوکاری وڵاتانی دەرەوەمان بەدەست گەیشتووە هێندە پێی دڵخۆش بووین هێندە پێویستمان پێی بووە کە جێگەیەکی زۆر باشی بۆ ئێمە گرتوۆتەوە ئەم کەمپینی هاوخەمتانین بە دەستگای میدیایی کورسات لەگەڵ چەندین ڕێکخراوی تر ئەم کەمپینەی بەڕێوە بردووە ڕێکخراوی هۆرایزنی ژێکێکە لەو ڕێکخراوانەی کە بە هاوکاری ڕێکخراوی هۆرایزین ئەم کەمپینە بەڕێوە چێتمە لای کاکشاهۆ وەکو کاکشاڵا ببوورە وەکو نوێنەری ڕێکخراوی هۆرایزن سڵاو لێ بێ ئەم کاتەوە باش پێم بڵێ ئێوە وەکو ڕێکخراوی هۆرایزن چی وای لێکردن کە بەشداری ئەم کەمپینە بکەن زۆر سپاس بەڕاستی ئەمە لە زۆربەی ئەو کارە ساتم برۆیانی کە بەسەر زۆربەی شوێنەکان هاتووە هەڵمانداوە ئەوەی بتوانین و لە توانامانە بێ درێخینەکەین چکە بەڕاستی قوربانەکە تەسیری لە منداڵ و لە هەموو چین و توێژەکان کردووە ئەبێ ینی هەر یەکێک خۆی لەو شوێنە ببینێتەوە کە هەر کارە ساتێ بەسەر ئێمە بە هاتایە خوانە خواسە هەڵوێسی خەڵک چۆنە بوو بۆی ئێمە هەتا ئەتوانین وەک ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدەنی بۆی بتوانین کە زۆرترین هاوکاری کۆ بکەینەوە و زۆرترین دەستکەوتکە هەبێ پیانگین پیان زۆر باشە پێم بڵێ ئێوە وەکو ڕێکخراوی ڕایزن چیتان کردووە بۆ ئەوەی بە باشترین شێواز ئەم کەمپینی هاوخەمتانین بەڕێوە بچێت ئێمە ئەوەی لە توانامانە بۆ زۆرترین علاقات بەکاربێنین هەم لە ڕێی ئەعلامیەوە و هەم لە ڕێی علاقاتی شخصیەوە بتوانین زۆرترین کۆمەک بگەێنین و لینکێک دروستکەن بۆی کە لەوێ ئەو پێویستانی کە هەیە لەوێ بتوانین چ شتێک لەوێ لە ئێستا زەرورە بیگەینین بە ئەوان کاتە بالەزاری بەڕێزیشتەوە گوێمان لێبێت چ شتێک لێ زۆر گرنگە بۆ ئەوەی کە بینەرە خۆشەویستەکانمان ئێستامان بینن بتوانن ئەو پێداویستیانە بێنە ئەو پێداویستانەی لەوێ هەیە ئێستا بەهۆی ئاخر ئەبدەیتکە هەمانە ئەوەی کە قسە لەگەڵ ئەویا کراوە لە ئێستا ئەڵێ هەندێک لە بریدارەکان کە لەژێر داروبەردووە دەرهێنرێن هەندێکی تا ئەگەنێتە نەخۆشخانە ڕقە بێتەوە لە سەرمایە بەهۆی ئەو کەشوها ساردەی لەوێ هەیە بۆیە لە ئێستا پێداویستی گەرمکەرەوە بەتانی هەوە هەندێک دەرمان و عیلاجی پێویستە لە ئێستا زۆر زەرورە بۆ ئەوێ زۆر باشە دەستە خۆش بە کاکشاڵا و سوپاس بۆ تۆ ماندوو نەبی خۆشەویستان ئێمە لە بینای مۆزەخانەی نیشتیمانی ئەمنە سوورەکەین چاوەڕێی ئەوواکەین کە ئێوە کۆمەک و هاوکارەکانتان بگەنە ئێرە لێرە لەلایەن لیژنەیەکەوە ئەو بابەتانەتان لێوەرئەگیرێ ئەو کەلوپەل و پێداویستیانی کە ئێوە هێناوتانە بۆی کە بگاتوە دەستی خوشک و براکانمان لە باکوور و ڕۆژئاوای کوردستان و سووریا لێرە لەلایەن لیژنەیەکەوە سەرجەمیان ئەنووسرێت و دوجار بنمونە ئەو بابەتی کە تۆ هێناوتە لێرە ئەنووسێت و لێ دووەرەگیرێت و ئەو کاتاڕۆی لەلایەن کۆمەڵێک لە ئەم گەنجە خۆشەویستانە کە لە ڕێکخراوەکانان لێرە توانیانە بە شێوازێکی زۆر باش و پرۆفیشناڵانە بتوانن بابەتەکانتان لێوەرگرن بۆیە ئێمە داواتان لێکین هەر شتێکە لە ماڵەکانی ئێوەیە ئەگەر چی ڕەنگە بارودۆخی دارایی لە ئێستاە هێندە باش نەبێت سەقامگیر نەبێت بەڵام ڕەنگە لە ماڵەکانی خۆمانە هەندێک بابەت هەبێت کە پێویستمان پێی نەبێتەوە توانی بیهێنیت لە کەمپینی هاوخەمتانین دایبنێت و لە ڕێگای ئەم لیژنە ئازیزەوە لێتان وەرئەگیرێت تکاتان لێکین ئەگەر ئێوە خواردن و خواردنەوەکان ئەهێنن زۆر بە باشی دڵنیا بنەوە لە ماوەی بەسەرچوونی ئەو خواردن و خواردەوانەی کە ئەیگەنە ئێرە لە هەموو گرنگتر ئەوەیە کە ئێستا ئێمە لە مۆزەخانەی نیشتیمانی ئەمنە سوورەکەین چاوەڕێی ئەو کۆمەک و هاوکاریانی ئێوەی ئازیزەکەین کە بیگەێنە ئێرە لێرە لە ڕێگای ئەم ئەنجامی ڕێکخراوەکانەوە لێرە ئەو بابەتانەتان لێوەرەگیری ئامادەکاری تاو کراوە بۆ ئەوەی کە کەمپینی هاوخەمتانین بە شێوازێکی زۆر باش بەڕێوە بچێ بگومان ئەوەی کە باسی لێواکرا
شیر بەتەنها بەس شیرینی دۆڕەگە پێدراوە بۆ ئەوەی کە ئێوە بیگەێنە ئەوە هاوڵاتیەک نەویست خۆی دەرکەوێ بەڵام ئەم شیرانەی هێنا بوو سڵاوتان لێبێ پێم بڵێ ئێستا کە هاوڵاتیەک ئەم شیرانە هێنێتە لای ئێوە چی بۆکەن بۆ منە چۆن لی وەرەگرن کامتان قسەم بۆکەن سەرتا بەخێوێن سەرچاو ئێمە ئەو شتانی کای هێن بۆ ئێرە چەند عادەت بێ هەمیلە لێ خۆمان دواتر ئەجێ برێتە ئەوە دانرێت ئێوە ڕاتانگەیان بوو بە تەنها شیرینی دۆڕەگە پێدراوە وایە بەڵایی بۆ ڕێگە ئاگادەریۆنیم بەڵێ هاوڵاتیەک دوخت و شیرینی دوێ هێناوە ئێوە توانن تۆماری بکەن و دەست و چاوتان خۆش مەماندوونە بن سوپاس بۆ ئێوە بەڵێ خۆشەویستان بگومان ئێمە بەردەوامە بین لە گەڵتانە ئێمە چاوەڕێتانەکەین لە مۆزەخانەی نیشتیمانی ئەمنە سوورەکەین بۆ ئەوەی کە ئێوە کۆمەک و هاوکارەکانتان بگەێنە مۆزەخانەی نیشتیمانی ئەمنە سوورەکە ئێوەی خانم ئەزانن کە خانمان پێویستیان بە چ جۆرە پێداویستیەکە بۆی ئەو پێداویستیانە بگەێنە ئێرە مناڵە چاوگەشەکان پێویستیان بە کۆمەڵک پێداویستی هەیە کە ئێوە ئەتوانن بیگەێنن ڕەنگە هەریەک لە ئێمە لە مناڵەکانی خۆمانەوە کۆمەڵک جلوبەرەکە بێت کە بۆیان بچوک بوو بێت یاخود بەکاری نهێنن ئێوە توانن ئەوانە بێنە ئێرە لەگەڵ بەڕێزێک ترا گفتوگۆ کام لە مناڵپارێزی کوردستانەوە شلێر خان پێم وابێ سڵاو لێ بێ ئەم کاتۆ باش بێ بەڕێستان وەکو مناڵپارێزی کوردستان چ پامێکتان هەیە چۆن بوو بەشداری ئەم کەمپینەتان کرد چی وای لە ئێوە کرد طبعا لە لای هەموو کەسی ئاشکرایە کە بەڕاستی لە دوێنێەوە ینی کارەساتێکی گەورە ڕوویاوە هەر وەکو هەموو دەم ئێمە وەکو ڕێکخراوەکان و قایمقامیەتی شاری سلەیمانی و کەناڵی ئاسمانی کورسات هەموو جارێک لەو کاتانە کەمپینێکمان ڕاگەیانوە ئەویش طبعاً بە پاڵپشتی خەڵکی کوردستان و بە تایبەتی خەڵکی شاری سلەیمانیە کە هەموو جارێک بۆ هەموو کەمپینێک یعنی بەڕاستی چ دانیشتوانەکە بێت چ کاسبکارانی شارەکە بێت چ لێپرساوی ئیداریەکان بێ دایمە بە دڵنی ئەم کەمپینانەوە هاتوون لەبەرەوە ئەم جارەش هەر چاوەڕێی هەمان شتین لە خەڵک چونکە کەسانێکی زۆر هەیە بەڕاستی لەو دی و تەسەوڕەکەم بە ڕۆژانە لە شاشەی کورساتیشەوە هەر لە دوێنەوە داتاکانیان بینی بێکە چکارە ساتی ڕوویاو کە لێ قەومانیەکە و ئەمە شتێکی یعنی تەبیعیشە و حاڵەتێکی ئیمەرجنسیە بۆیە وەکو ئێمە ئەم کەمپینەمان ڕاگەیان ئیشەڵا هەم ڕۆژانە لە سەعات 9 بەیانیەوە کەمپینەکە بەردەوامە بێ زیاترین ئەو بابەتانی کە بەڕاستی تەرکیزمان لەسەرەتی بابەتی پێداویستی مناڵە لەگەڵ بە هەمان کات پێداویستی ژنانە مەسلەی خواردنە کە زۆر تەرکیزی لەسەرەکەین مەسلەی بەتانی شتێکی زۆر گرنگە بۆ جلوبەرگ لە ڕاستیا لە کاتی ئێستا وەری ناگرین بەرەگ وەرناگرن ئێستا نەوەڵای جلوبەرگ وەرناگرین هەر شتێکی شکایەت پێمان باشە چونکە بەڕاستی ئەمە گواستنەوە و موافقات و ئەوەیە کە ئەو شتانی کەوە قسەکەشە پێ بڕۆم ئەمە ڕێنمایی نوێیە کە ئێستا بۆ نمونە ئێوە بڵاوی یەکەنەوە کە جلوبەرە گوەرناگرن چونکە ئێمە لە بەیانی و داوا لە هاوڵاتیانەکەین ئەگەر جلوبەرگیش بێ بیگەێنە ئێرە ئەزانی چۆنە ئێمە ڕاستێکی ئێستا لیژنەیەکی باڵا دروست بۆ وەرگرتنی ئەو شتانە خۆتان نەزانن چەند جارێک ئێمە کەمپینمان کردو و شارەزاییەکی تەواوەتی هەیە ئەزانین چ شتێک ئەبێ بەڕێگری و چ شتێک تێویا زەڕوڕە اینجا ئێمە لەگەڵ برادەرانە هەر لە کوردستانی تورکیایە هەم لەگەڵ برادەرانی کوردستانی ڕۆژئاوا لەگەڵ کوردستانی باکوورا تەنسیقمان هەیە یعنی ئەبدەیتمان لە ئەوانەوە وەرەگیرێتەوە کە لە کاتی ئێستا چ شتێک زەڕوڕە بۆی ئەم شتانی کە ئێستا من داوام کردووە ئەوە داواکاری ئەو دیوە چونکە ڕێکخراوی کەش لەو دیەوە مەسەلەن چووە بەهانەی خەڵکەوە ئەزانین چ شتێ دابین کرا و چ شتێ نوقسانی هەیە بۆیە ئەم ئەبدەیتی کە ئێڵێمەوە ئەبدەیتی تازەیە بۆیە تکایە ئەەکەم خواردن پێداویستی ژنانە پێداویستی مناڵ ئەمانە کە زۆر گرنگن لە کامان کاتابەتانی هیوادارم شتەکان تازە بێت کە ئەیهێنین ئێمە نامانوێت زەختێ لە خەڵک بکەین بەڵام ئەمە بۆ جیاکردنەوە بۆ گواستنەوەی چونکە ئەم جارە ئەمانوێ هەر ئەمڕۆ کە شتەکان کۆکرایەوە مەسەن ڕۆژانە بنێریێت یعنی ئەمەیە کە ئەگەر ئەو شتانە بە تازەی پێمانگا کار ئاسانی جیاکردنەوە و گواستنەوەی بۆ ئێمە ئاسانترە بۆیە ئێمە ئەم داواکاریەمان هەیە ئەمە ئەبدێتێکی نوێ بوو کە ئێستا بە ئێمە و بە بینەرانیش دیا خاتوش
کاتوشلێر لەسەر شیر ئەمە پرسیارە لێ بکەم لە بەیانیەوە ئێمە هەر ئەڵین شیری قوتو ڕێگە پێدراو نییە بە تەنها شیری نیدۆ ڕێگە پێدراوە ئەمە وایە هیچ ئەبدەیتێکی تر هەیە لەسەر ئەم بەڵێ خۆی کاری ڕێکخراوەی ئێمە طبعاً ئیلتیزاماتێکی عالەمیمان هەیە بە هەموو ڕێنمایە گشتیەکان و جیهانیەکانەوە عادەتەن ئەم خۆتەزانین لە کاتی ئیمەرجنسیە حاڵەتی مەسەن نەخۆشی ئەم بابەتانە زۆر بڵاوە بێتەوە ئەمەیە کەوای لێکردوین کە مەسەن ڕێنمایی بین ئەگەر شیرەکە شیری نیدۆ بێ کە مەسەن گەورە بتوانێت ئیسیفادەی لێ بکە چونکە مناڵ خۆتەزانین لە کاتی کارەسا تا جاری وهەیە هەنێ نەخۆشیش بڵاو بێتەوە کە ئەمە بێتە هۆی ئەوەی کە خطوڕەت بخەیتە زیاتر سەر ژیانی مناڵەکەی گینا من لەوە تێگەم هەموو کەسێک گەستاڵی مناڵەکە مەسەن بمرێ لە برسا چۆنە ئەوانە بەس گواستنەوە و گەیاندنەکەشی و مەسەلەن لەوانەیە لەو دیشەوە چەند ڕێکراو هەبێ ئەم شتانەی دابین کردبێ وێ ئێمە تەرکیز لەسەر ئەم بابەتانە ئەکەینەوە ئەڵێ ئەم بابەتانە گرنگە چاوە خۆش بە خاتوشلێر سوپاس بۆ تۆ بێگومان مناڵپارێزی کوردستان هەر مناڵێکی کورد لە هەر پارچێکی کوردستانەوە بێ ئەوێت باشترینەکانی پێشکەشکات و ژیانی پارێزراوێ مناڵپارێزی کوردستان بۆ هەموو مناڵی ئیشەکەین تەنها وەکو ڕێکخراو یعنی بۆ مناڵی مەسەن کورد و عەرەب بێ تورکمان بێ هەرچ بابەتێک بێ ئێمە ئیشی بۆکەین تەواان ئەوە چونکە مەبدەکەمان شەیتان بووە دەست و چاو خۆش بێ سوپاس بۆ تۆ فەرمۆتوانی سەرقاڵی کارەکانت بێ خۆشەویستانەوە تا ژمارەیەکتر لە هاوڵاتیان سەردانی ئەم کەمپینەیان کردووە ئەم مناڵە جوانە سڵاتان لێوێ زۆر سپاس دەکەم سەلام کاکەیان پێم بڵێ لەکوێ ئەم کەمپینە دوینی چۆن زانی ئەم کەمپینە هەیە هەروە چی وای لێ کردی کە بەشداری ئەم کەمپینە وەڵی لە ڕێی کورساتەوە بینیم ئەتر مناڵە پسکۆلەکەشم لەگەڵەوتی باوکە بۆ نەچین ساڵی پار بوو پێرار بوو چوین با ئەمزارش بچین تۆم باش باچین دەست پێ بکەین ئەتەرەوە بوو خێمێکی گەورم هەبوو لە ماڵ و هێنام ئەو دوو دۆشەکڵی خۆی بوو هێناوی و بەتانی و جلەکانی خۆشی و لە ڕێەوە بوو هێنام و حەزم کرد بەشداری بکەم دەستە خۆش بێ کچی جوان چۆنی ئەو هاچی بۆ کوێ ئێستا وەرە قسەم بۆ بکە وەرە قسە بۆ مەم کە سەیری کامێرەکەمەکە چی هێناوە لەگەڵ خۆتە خێمە هێناوە ئادی بزانمەزانین بۆ کێ هێناوە خێمە مناڵەکان ئەفەرین ئەتەوێ یارمەتی مناڵەکان بی لە باکوور و ڕۆژاوای کوردستان باش ئافرین دەستە خۆش بێت تۆ با بچین بۆوێ خۆش زۆر سپاس بۆ تۆ ئافرین مامەیان چەندە گرنگە ئەم هەستە نەتەوایەتیە لە دڵی مناڵە چاوگەشتەکانیشمانە پەرە پێ بێ من وەکو خۆم کەمەندامێکی سەنگەر هەر بێ بەشداری بکەن بێ مناڵەکانیشمان لەسەر ڕێڕۆکەی خۆم فێرکەم بە ڕێگایەکی خراپەنەڕۆ بە ڕێگایکەی باشترا بڕوات و هەوڵ بێ مناڵەکانمان پەروەردەیەکی چاک بکەین بە خواریا بڕوان بەڕێکیان خۆش بێ زۆر زۆر سپاس بۆ ئێوە سپاس بۆ تۆ کچە جوان کاتی بەشداریت کردووە بەڵێ خۆشەویستان ئێمە لێرەین چاوەڕێی هاوکارەکانی ئێوەین بۆ خوشکبراکانمان لە ڕۆژئاوا و باکووری کوردستان و سووریا بگومان ژمارەیەکی باش لە هاوڵاتی لە کاتژمێرەکانی سەرەتای ئەم کەمپیناین ئێمە ژمارەیەکی باش لە کۆمەک و هاوکاری گەیشتۆتە ئێرە سوپاسی یەکە بە یەکەتانەکەین ئەگەر چی کەشەکەشی ساردە بەڵام هاوڵاتیان بێ ئەوەی کە گوێبن بە ساردی کەش و هەوا هاتوون لە نزیکەوە ئەو پێداویستیانی کە مەبەستیان بووە بیگەنە دەستی ئێمە بۆ ئەوی کە ئێمەش دواتر بیگەینینە خوشکبراکانمان لە ڕۆژئاوا و باکووری کوردستان